ئۆسوێ کەچێکە کوردە ji Rojhilatê Kurdistanê ji navçeya Pawa ya Rojhilatê Kurdistanê taybet jî ya parêzgahasîn e. Oswê xudan xewneke ye ku bibe şanogereke baş li Rojhilatê Kurdistanê û Îranê. Çi dike ji bajarê xwe, ji navçeya xwe berê xwe dide Tehrana Îranê û li wê derê dijî. Rojane rahînanên şanogeriyê dike bû ku bibe şanogereke baş û wekû ew dixwaze. Lê jiyan ji bo wê ewha zehmet e. Çi dike direka feyekê de rojane heşt jêran kar dike, di heman demê de rahînanên xwe yên şanogeriyê dike û jiyana xwe bi vî awayî jî berdewam dike, tenê bo ku xewna xwe pêk bîne. Em pêk ve çîroka vê keça ji Rojhilatê Kurdistanê nas bin. Taran, paytexتی کۆماری ئیسلامی ئێران. یەکێک لە شارە قەرەباڵغەکانی جیهان. ڕووبەری شاری تاران 730 کیلۆمەتر چوار گۆشەیە. دانیشتوانی تاران زیاتر لە 9 ملیۆن کەسن. وسوە سادقی کچە شانۆکاری کورد یەکێکە لەو ژمارەیە. وسوە خەڵکی شاری پاوەی ڕۆژهەڵاتی کوردستان بە تەنیا لە تاران دەژیت و سەرقاڵی کاری شانۆیە. کەم دەگەڕێتەوە پاوە، بەڵام بەردەوام لە بیری ئەواندا دەژیت. سەرەتای هاتنی بۆ تاران تووشی زۆر زەحمەتی بوویەوە. پێشتر کە هاتە بۆمە تاران چوو بۆ مەلای هاوڕێکانم لە شوقەی زانکۆ دەمامەوە. چونکە پارەم نەبوو کرێخان و بدەم و بێکار بووم. دواتر کارێکم دەستکەوت و چوومە سەر کار بۆی بنەماڵەکەم نەڵێن لە تاران بێکاری و وەرەوە بۆ پاوە. وسوە هەموو ڕۆژێک بە تاریک و ڕوونی بەیانی بەڕێ دەکەوێت بۆ سەر کارەکەی بۆ ئەوەی زوو بگەڕێتەوە تاوەکو بە ڕاهێنانەکانی شانۆ ڕابگات. ئێستا بۆ بژێوی ژیانم لە کافەیەکدا کار دەکەم. کارەکەم زۆر کاتم ناگرێ بۆیە پێم خۆشە. کاتیەوەم بۆ دەمێنێتەوە کە بەکاری ئەکتەریەکەم ڕابکەم. تەواوی ئەو زەحمەتیانە لەبەر خاتری خۆشەویستیم بۆ ئەکتەری قبوڵ دەکەم. بەیانیان دەچمە سەرکار لە کافێ و ئێواران دەچمە هۆڵی سینەما یاخود دەچم بۆ ڕاهێنانی شانۆگەری. دەتوانم کاری باشتر و زیاتر لە کافێ بکەم و پارەی زیاترم دەست بکەوێت، بەڵام نامەوێ هەموو کاتەکەم بۆ کار تەرخان بکەم. پێشەوەی بچێتە تاران هیچی لە شانۆ نەدەزانی. مامۆستاکانی چەند کتێبێکی شانۆی پێدەدەن بۆ ئەوەی فێری خاڵە سەرەتاییەکانی شانۆ بێت. لە ڕاستیدا پێشتر هیچم لەسەر شانۆ نەدەخوێندەوە. کتێبی شانۆیی زۆر کەم بوو. دواتر مامۆستاکانم من کتێبی گەورە ئەکتەرانی شانۆیان پیشاندام و منیش دەستم بە خوێندنەوەیان کرد. هەر کاتێک هاوڕەکانم دەچوونەوانەی ئەکتەری بەزەیم بە خۆمدا دەهاتەوە چونکە من نەمدەتوانی بچم. کەسایەتی من زۆر جێی قەرەباڵغ قبوڵ ناکات. لە تارانیش هیچ شوێنێکم نەبوو تێیدا بمێنمەوە. نه صورتتون مشخص نیستەوە. حالا فعلا باید بگیم دیگه. شتێک ئامایی دڵخۆشی و شادیمە ناسینی هاوڕێی جیاواز لە سەر شانۆیە. یان کاتێک لە شانۆیەکدا ڕۆڵ دەبینم یان زۆر جار دەچمە پشت کامێرا یاریدەی هاوڕێکانم دەدەم، ئەوانە دڵخۆشی و ڕۆژانەی منن. من 2 ساڵە ئوسوە دەناسم کاتێک پێکەوە دەچوینە فێرگەی بامداد. ئەویش وەک من هونەری دەخوێند. ئۆسفە خەیلی ئادامە سابووریە و کچێکی زۆر ئارام و لەسەر خۆیە. من دەزانم تاوکو بە ئێرە گەیشتووە زۆر کۆسپ و زەحمەتی بڕیوە بە ئاسانی لە ژیانیدا پێش نەکەوتووە. ئاداما رو توی مسیرشون اصلا ندارن. سەختی زۆری کێشاوە. زۆربەی ئەوانەی حەز بە ئەکتەری و سینەما دەکەن بەم شێوەیەن ناشارن لە شوێنی خۆیانەوە کۆس بکەن بۆ ئەو شوێنەی کە ئاواتیان لێبەدی دەهێنن.
ئێستا بۆم گرنگ نییە کام دەرهێنەر پێشنیازی کارم بۆ دەکا. گرنگەوەیە کە من دەچم شتێک فێر دەبم. زۆریش ئاگادارم کە لەگەڵ کێ کار دەکەم. دەبێت زۆر بە دروستی لەم ڕێگەیەدا بچمە پێشەوە. کاری شانۆ ئەوەیە کە دەتوانی بێکێشەتر قسەی دڵی خۆت بکەیت. ئەگەر کەسێک نەتوانێت لە ژیانی ئاساییدا قسەی دڵی بکات لە نێو شانۆدا دەتوانێت ببێتەوە کەسەی کە تەواوی حەز و خولیای دڵی خۆی هەڵبڕێژێ. کوردبوونم کێشێکی وای دروست نەکردووە کە ئازارم بدات. لەبەرەوەی من کەسێکم ڕەخنە قبول دەکەم و پێشوازی لێ دەکەم لەوەی کە هەر کەسێک پێم بڵێت ئەو کێشەیە چارەسەر بکە. بنەماڵەکەم کێشیان نییە لەگەڵ کارەکەم، بەڵام نیگەرانی ئەوەن کە تەمەنم بە فیڕۆ بدەم. ئەوان حەز دەکەن وەکو زۆربەی کچانی دیکەی کوردستان بژیم. دوور لە بنەماڵەکەی دەژی و ماوەیەکی زۆرە نەگەڕاوەتەوە پاوە. دەمێکە دایک و باوک و پیرێژنە ئازاردیوەکانی ناوچەکەی نەبینیوە. بەردەوام خەون بەوە دەبینێت جارێکی دیکە بگەڕێتەوە و یاری لەگەڵ منداڵەکاندا بکاتەوە. زۆر جار بۆ ئەمە دڵی تون دەبێت و دەست باگریان دەکات. کاتێک کە دڵم پڕ دەبێ دەچمە دەرەوە پیاسە دەکەم یاخود دەچمە سینەما. ئەو کاتە ئارام دەبمەوە. وسوە دەڵێت لەم ساڵانەی دواییدا ژیان لە تاران زەحمەت بووە. سەختی و ئەستەمی کاری ئێمە بۆ کچێکی تەنیا زۆرە لە چاو کەسانی دیکە. تاران زۆر قەرەباڵغا کاتێکی زۆری دەوێت تا دەگەیە سەرکار. دواتر تاران زۆر ترسناکە بۆ کچی تەنیا. بە تایبەت لە شەودا ناتوانانی بە تەنیا بچیتە دەرەوە.